هونەر بوارێکی گرنگە بۆ ژیان. هونەری سینەما و بە تایبەت کورتە فیلمیش بە پێویستیەکی هەنووکەیی دادەنرێت بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا. دەرهێنەر محەممەد کازم بە هاوکاری ژمارەیەک ئەکتەری گەنج کورتە فیلمێکیان بەرەم هێناوە کە بۆ یەکەمین جارە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە بینەران لە هۆڵی ڕۆشنبیری خورماتوو نمایشکرا. بەڵام ئەوەی جێی نیگەرانی هونەرمەندانە نەبوونی هۆڵێکی سینەمای تایبەت بە نمایشکردنی فیلمە. لەو سۆنگەیەوە داواکارن هۆڵێکی تایبەت بە فیلم لە خورماتوو دروست بکرێت. هەمومان هاتووین پشتیوانی لە کۆمەڵێک گەنجی بارەمەندی بواری کورتە فیلم بکەین. هۆڵی ڕۆشنبیری خورماتوو یەکەم کورتە فیلمی تیادا نمایشکرا و بینەرێکی بەرچاو ئامادەی نمایشەکە بوون. ئەوەی جێگای نیگەرانی بوو لای هونەرمەندان و ئەکتەرانی بەشدار بوو نەبوونی هۆڵێکی تایبەتە بە سینەما، بۆیە بە داتاشۆ کورتە فیلمەکە نمایشکرا. ئەوەی کە لە باگراوندی منەوەیە بۆ خۆی شاید حاڵێکە کە خەڵکی ئەم شارەی ئێمە چەند بەتامەزرۆن بۆ هۆڵەکانی سینەما، بۆ دانیشتن بە دیار فیلمی سینەمایی و حەزکردن لە سینەما و ئاشتبوونەوەی لە نێوان سینەما و بینەرد و هاوڵاتیاندا. بەڕاستی ئەم شارەی ئێمە هۆڵێکی تیانێ بۆ نمایشکردنی فیلمەکان و ئەمە یەکەم کورتە فیلمە توانم بڵێن بۆ نیو سەدەیە شەبێ لەم شارەی ئێمە فیلم دروست نەکراوە، بەڵام شانۆ هەر هەبووە. بەڵام وەکو فیلم کارێکی زۆر قورسە، بە تایبەت ئەگەر کەسێک لەسەر ئەرکی خۆی. بەڕاستی ئەمڕۆ ئەم کورتە فیلمەمان بینی پەیامێکی زۆر جوان و ڕوون و واضحی تیا بوو لەسەرێکە لە کێشەکانی کۆمەڵگا، ئەویش بەخراپ بەکارهێنانی مۆبایل لەلایەنی گەنجانەوە تەبعاً، و توانی ئەم کورتە فیلمە هەم لایەنە سلبیەکە پیشان بدە و هەم چارەسەریەکی واقعانە و پوخت و جوانی دادوەرانە بۆ کێشەکە چارەسەر بکات و توانی ئەو شتە پێشکەش بکات دەستخۆشیان یەکەمەوە گەنجانە. دیسانەوە خۆم بە خۆشحاڵەزانکەوە بینیم ئەم هۆڵە پڕ بوو لە بینەرە، هەموو گەنجە جوانە هاتن. ئەمە ئەو نیشانەدەکەوە خەڵکی خورمات و تامەزرۆیە سێر فیلم و کورتە فیلم بکە و تامەزرۆیە شتەنیوەکان ببینێ. بەڵام دیسان بەداخەوە لە خورمات و شوێنێک نییە بتایبەت بێ بە نمایشکردنی فیلمی سینەمایی. ئامادەبووان و بینەرانی کورتە فیلمەکە سیناڕۆی کورتە فیلمەکە بە پەیوەستێکی گرنگ دەزانن لەم ڕۆژگارەدا کە ئامانجلی هوشیارکردنەوەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە شێوەیەکی باش دوور لە خراپ بەکارهێنانی. ئەوەی ئەمڕۆ بینیمان لە کورتە فیلمەکە پەیامێک بۆ کچان و کوڕان کە خراپ بەکارهێنانی موبایل بەداخەوە زۆر بەداخەوە ینی دەیبینی ڕۆژانە دەیان دۆسیە لە دادگاکان هەیە بەداخەوە زۆر دڵتەزیێنی لێ دێتون ڕووداوی دڵتەزیێن و ناخەژێن ئەبێت. هیوادارم کچان و کوڕان لەم حاڵەتەدا ئاگاداری دایک و باوکیان بکەنەوە تا تووشی گێچەڵی نەبن و نەگاتە حاڵەتی خراپ و دڵتەزیێن و خۆکوشتن. من وەک یەکێکی لە ئەکتەرەکانی فیلمی بێدەنگ هۆشداری دەدەین بەوەی کەوا ئاگاداریەک بۆ ئەو کوڕکچانەی کەوا موبایل بەکارێنن، سۆشیال میدیا بەکارێنن، ئەبێ بە شێوەیەکی زۆر باش بەکاری بێنن بۆ ئەوەی نەگەن بە حاڵەتێکی نەخوازراو، نەگەن بە حاڵەتێکی کێشە. ئامادەبوونی ژمارەیەکی زۆر بینەر لە کچان و ژنان و گەنجان و پیاوان لە نمایشی کورتە فیلمی بەڵگەی بێدەنگ دەرخەری ئەو ڕاستەیە کە سنوورەکە تینووی ئامێزی سینەمایە، بۆیە ئامادەبووان داواکارن حکوومەت هۆڵێکی تایبەت بە سینەما لە شارەکەدا دروست بکات. کارۆن حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.